لە سەرەتای پرۆگرامەوە باسیەوەم کرد کە ئەم بەیانیە بابەتێکمان ئەبێت سەبارەت بە مادە قڕکەرەکان. مرۆڤ زۆر جار بۆ دوورخستنەوەی مەترسیەکانی مێر و زیندەوەر و هەروەها ئەو زیندەوەرانی کە زیان بەخشن بە تایبەتی ئێمەی خانمان زۆر لە سیسرک و لە ئەو مێروانە ئەترسین پەنا بۆ بەکارهێنانی دەرمان و ئەو مادە قڕکەرانە ئەبین کە لە ماڵەوە ئەتوانین ئەو مێروانی پێ دوورخەینەوە. بەبێ ئەوەی کە زانیاریمان هەبێ لەسەر چۆنێتی بەکارهێنانەکە یاخود مەترسیەکانی یاخود لەکوێ ئەبێ هەڵیان گرین و دەبێت لە دەستی یاخود لە بەردەستی منداڵان لا ببرێن چونکە منداڵان نازانن چونکە بەشێکیان هەیە هیچ بۆنێکیان نییە هەر ناشناسرێنەوە بۆیە حاڵەتی ژەهراوی بوونیش لەم مادانە زۆر زیاترەکە و مەترسێکەشی زۆر زیاترەکەت ئەمانوێ ئەم بەیانیە گفتوگۆی زیاتر سەبارەت بەوە بکەین بۆ ئەو دایکانە کە هۆشیارتر بن یاخود ئەگەر کەسێک بەری خۆی کەوت لە کاتی بەکارهێنانی ئەو مادانە ئەوە دکتۆر زرار حوسێن پسپۆڕی هەنا و دڵ سەبارەت بە مادە قڕکەرەکان و کاریگەریەکانی لەسەر تەندروستی مرۆڤ ئەم بەیانی لەگەڵمانە بێت بەخێر هاتی دکتۆر. زۆر سپاس سەلامەت بن. سپاس دەکەین دکتۆر. باسی ئەوم کرد کە ئەم مادانە بەشێکیشیان هەیە کە هەر ناناسرێنەوە جا بەگشتی بابزانین مادە زیان بەخشەکان بە کامانە ئەوترێن ئەوانی کە ئەناسرێنەوەی کە ناشناسرێنەوە. بانتان باش بەهانەی بینەرانەیەکەی 24 باش ئەم مادە قڕکەرانە کە دژی زیندەوەرە زیان بەخشەکان بەکاردەهێنرێن چەند گروپێک دەگرێنەوە لە گرنگترینیان ئەم گروپەیە کە پێی دەگوتێت ئۆرگانۆفۆسفۆرەس یاخود گروپ مادەی تری تێدا وەکو کاربامێت کە ئەم مادانە لە شێوەی سپڕە هەیە لە شێوەی شلەمەنی هەیە بەکاردەهێنرێت بۆ لە ناوبردنی مێرو یاخود هەر زیندەوەرێکە ئێمە مرۆڤ ئیزعاج دەکاتن لە ماڵەوە بێ یاخود لە ناو باخچەکاندا بێت. ئەم مادانە لە ڕاستیدا پێویستە بە شێوەیەکی تەندروست وە زانستیانە بەکاربهێنرێت وەک هەر چۆن لە پاڵ مادەکەدا نووسراوە کە چۆنێتی بەکارهێنانی چۆنە. باشە ئەوەی کە گرنگە لێرە بیزانین ئەوەیە کە هەموو مادە زیان بەخشەکان یاخود ئەوانەی کە مێرو زیان بەخشەکان لەناو ئەبن بۆ مرۆڤیش بە هەمان شێوە مەترسیدارن یاخود لە ڕووی پێکاتەوە مەبەستمەوەی بزانم لە ڕووی پێکاتەوە مەترسیان بۆ ئێمەی مرۆڤ چییە؟ ئەگە بە شێوەیەکی زانستی دروست بەکارهێنرێت زۆر مەترسیدارن بۆی شتەکە بابەتەکە زیاتر ڕوون بێت ئەم مادانە هەمان ئەو مادەیە زۆربەی زۆریان کە لە ڕاستیدا ئێمە ئاشناییمان پێ هەیە چۆن بە تایبەتی میلەتی کورد کە لە کیمیاباراندا دژی میلەتی کورد بەکار هاتووە دەبێت ئەوە بزانێ هەمان مادەیە بەڵام دۆزەکەی کەمترە ئەگەرنا هەمان شێوازی ئیشکردنی هەمان شێوازە بۆیە پێویستە بزانین ئەو مادانە بە دروستی بەکاربهێنین بۆی نەبتە زیانگەاندن بە مرۆڤ. باشە ئەگەر وا بێت بۆ هەموو تەمەنەکان و بۆ هەموو کەسێک زیانەکانی وەکو یەک وایە بۆ نمونە بۆ منداڵێک کە بەری ئەکەوێت یاخود ئەیخواتەوە یان کەسێک بە هەڵەکە نازانێت ئەمە مادەیەکی زیان بەخشەوەمان تامی نییە بۆنی نییە بۆ هەردووکی وەکو یەک وایە یاخود نە ئەمە سیستەمی ئیمەنی لەشی باشترێکە کاریگەری کەمترە بێت. گروپە کەسانێکن کە مەترسیان زیاتر لەسەرە دەبێەوە بزانین بە تایبەت منداڵان لەبەرەوەی پێکاتەی خانەکانیان جیاوازە لە بەتەمەنەکان و هەروەها بە ساڵات چوان ئەمانش مەترسیان زۆر لەسرە ئەو ئافرەتانەی کە حملیان هەیە ئەمانش مەترسی زۆریان لەسرە و هەروەها ئەوانەی کە زۆر جار بەرکەوتنیان هەیە و ئاگیان لێنێ بۆ نمونە ئەوانەی کە ئیشی باغداری و